نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد ڕایگەیاند نامەیەکی مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان تایبەت بە چارەسەری موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان گەێنراوەتە دەست لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق ئەم شەویش ئێستا ناوەڕۆکی نامەکە لە کۆبوونەوەی چوار سەرۆکایەتیەکەی عێراق گفتوگۆ دەکرێت بە گوێرەی ڕاگەیاندراوەکە ئەمڕۆ لەتیف ڕەشید لە نووسینگەی تایبەتی خۆی لەگەڵ فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد کۆبووتەوە باسییان لە قەیرانی ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵ کردووە سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد نامەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بەرزانی بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە ڕادەستی سەرۆک کۆمار کراوە هەر بە گوێرەی ڕاگەیاندراوەکە ناوەڕۆکی نامەکەی مەسرور بەرزانی ئەم شەو لە کۆبوونەوەی چوار سەرۆکایەتیەکەی عێراق کە بڕیارە بە مەبەستی تاوتوێکردنی ڕەوشی گشتی عێراق کۆبنەوە کە ئێستا لە کۆبوونەوەدان تێیدا باس بکرێت. تایبەت بە پرسی کۆبوونەوەی چوار سەرۆکایەتێکی عێراق کە حاڵی حاضر ئێستا لە کۆبوونەوەدان دەچمە لای زوومی بەغداد ئاکام فەهمی ئاکام نوێترین زانیاری لەسەر کۆبوونەوەی چوار سەرۆکایەتیەکە و لەسەر ئەو نامەی کە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ناردۆتی بۆ سەرۆک کۆماری عێراق چییە؟ بەڵێ دیدار خۆی کۆبوونەوەکە دەستی پێ کردووە بەڵام بابەتی پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بابەتی سەرەکی کۆبوونەوەکە نییە چونکە کۆبوونەوەکە لەسەر ئەساسی ئەوە کراوە کە دوێنێ شەو یاخود هەر بەر لە بەیانی ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆ ئەمریکا هێرش کردوتە سەر ئێران دەیانوێت باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بکەن بەڵام نامەکەی مەسرور بارزانی ڕەنگە دوای کۆبوونەوەکە گفتوگۆیەکی کورتی لەسەر بکەن چونکە بابەتی سەرەکی کۆبنەوەکە نییە و ئەم کۆبنەوەی کە ئەنجام دەدرێت سەرۆکاتیەکان پێشتر کارنامەکە بۆ هەر چوار سەرۆکاتەکە دەچێت کە گفتوگۆی لەسەر بکەن چونکە ناتوانن باسی بابەتی لاوەکی دیکە بکەن بابەتی پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چەند جارێکە باس کراوە لە هەم لە ئیدارەی دەوڵەت هەم لە چوارچەوەی هەمانجی هەم لەگەڵ سەرۆکاتیەکان و ئەو نامەی مەسرور بارزانی پێشتریش هاتووە بۆ دادگای فیدراڵ بەڵام وەکو بینێمان هیچی لێ سەوز نەبوو ئەمەش ئەم کۆبنەوەش بە هەمان شێوە بابەتی پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچی لێ سەوز نابێت چونکە دیدار خۆ دەزانی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زوو دێنە پێشەوە و ئەو هێرشانەی کە دەکرێت مەترسەکانی لەسەر عێراق زیاتر دەبێت بۆیە ئێستا بەرپرسانی عێراق زیاتر ترسیان لە بابەتی ئەمنی هەیە نەک پرسی موچە گفتوگۆی لەسەر بکەن بۆیە ینی لەو بڕوایەدا نیم کە بەنامەیەک بتوانرێ کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت خۆ پێشتریش چەند جار بە شان داتووە بەدایان شان داتۆتە بەغدا بەڵام پرسەکەیان چارەسەر نەکردووە ئێستاش بەنامەیەک ناتوانرێ و پرسەوە بە ئاسانی چارەسەر بکرێت پرسەکە درێژخایانە دیدار باشە ئاکەم جیاواز لە پرسی موچە ئەو هێرشەی کە شەوی ڕابردوو یاخود بەرەبەیانی ئەمڕۆ ئەمریکا کردێ سەر وێزگا تۆمەکانی ئێران بوو بە لایانی سێمی جەنگەکە هاتە ناو جەنگەکەوە لە دوای ئەمە یعنی کاردانەوەی زۆری لێکەوتەوە ئێستا ئەو لایەنانی کە لە عێراق وەلایەن بۆ ئێران هەیە لەو بارەوە چی دەڵێن ئەمە یەک دوو ڕەوشی ناو بەغداد ڕەوشی ئەمنی یاخود ناوچەی سەوز وە ئەو شوێنەی کە کۆنسوڵخانەی ئەمریکای لێ لەوێ چۆنە چۆن ڕێ شوێنی ئەمنی گیراوەتەوە بەڵێ دیدار تا ئێستا بەری مقاومە سەرکردەکانی بەرەی مقاومە بێدەنگیان هەڵبژاردووە هیچیان نەوتۆ نە بە بەیاننامە نە ئیدانی کردەوەکەیان کردووە نە هێرش دەکەن نە هەڕەشە دەکەن پێشتریش خۆپشاندان دەکرا لە نزیک پردی معەلق لە نزیک باڵۆزخانەی ئەمریکا بەڵام ئێستا خۆپشاندانەکانیش ناکرێت بێدەنگ بوونە هەمووی چاڕێ ئەوەیە کە ئەم شەو کاردانەوەیان هەبێ ئەگەر ئێران هێرش بکە یاخود بەرەی مقاومە لە عێراق هێرش بکاتە سەر
باڵۆزخانەی ئەمریکا چەندە باڵۆزخانەی ئەمریکا ئەمە چەند جارێکە هۆشداری دەدا بە هاوڵاتیانی خۆیان سەردانی عراق نەکەن بە تایبەت بەغداد چونکە مەترسی لەسرە و داوایان کردووە لە ئەو هەر گردبوونەوەیەک یعنی نزیکی گردبوونەوەکان نەبنەوە نە لە خۆپشاندان نەگرتبوونەوە ئەوەی بابەتی ئەمنی ناوچەی سەوزی بەغدا هەر لەگەڵ هێرشەکەدا هێزێکی زۆری دژە تیرۆری عراق کە بە هێزێکی نیزامی عراق دەناسرێت ڕاستەوخۆ بڵاوەیان پێکرا ناوچی سەوزی بەغدا بە تایبەت نزیک باڵۆزخانەی ئەمریکا یعنی تەنانەت هێزەکە ئەوەندە زۆر بوو دیدار زۆر بە ئاسانی ئۆتۆمبیلەکان هاتوچیان ناکرد لەسەر شەقامەکە ینی بە شێوەیەک دانرابوو ئۆتۆمبیلەکان بە شێوی زگزاک دانرابوو ینی دەبواە ینی ئەو بە 2 دقەگەر شەقامەکە تێپڕایە دەبا نیو کاژمێر دوستە ئەنجا لەو ئۆتۆمبیلی سەربازەکان تێپەڕی بەڵام دواتر کە زانیان هەڕەشەکان کەمن و هێرش ناکرێتە سەر باڵۆزخانەی ئەمریکا سەرجەم ئەو هێزانی کە دژە تیرۆرن لە شوێنەکە لا دران و گەڕانەوە شوێنی خۆیان بەڵام بەتاکید ئەم شەو هەم دەبێتە حاڵەتی ئینزاری جیم وە لە ئامادەباشیدا بندا لە مەترسی هەر هێرشێک کە لە بەری مقاومە یاخود لە ئێرانەوە دەکرێتە سەر باشە ئاکام فەهمی دومی بەغداد سواز بۆ زانێرەکانت ماندوو نەبیداکەم